سەرچاو ئێمە وەکو قوتابخانەی بەخشندە لە 12 دەستمان کردوتەوە بەردەوام تقریبان وا نزیکەی مانگێکە هەر 6 دەرز دەخوێنین لە ڕۆژێکە ئەوە ئیمتیحانی 20کەش لە حوتی یەکەوە ئینشاءڵڵا دایانین مامۆستاکانیش هەمووی بە ئارەزوی خۆی و بە بێ زەخت بێ هیچ شتێک خۆیان بە سوپاسەوە من پێتانەڵم کە هەمویان هاتوونەتەوە دەوامی خۆیانەکەن بەڵام بە پێی توانای خۆمان ئێمە هاوکاریانەکەین قوتابیانیش لە بیدایەتە عەدەدێکی کەم ئەهاتەوە لە هەفتە یەکەمان بەڵام ئێستر وردە وردە تەلەفۆنمان بۆ کردن ئێستا هیچ کێشەیەکمان نییە لە هاتنەوەی هەم قوتابیان و مامۆستایان و داوامێکی ئاساییەکەین قوتابخانەکە ئێمە لە 1/12 دەرگای قوتابخانەمان کردوتەوانێ بەڵام دەوامی فعلی بەهۆی کەمی قوتابیەوە لە 5/12 لە 4/12 دەوامی فعلیمان دەست پێ کردووە لە سەدا 98 مامۆستاکان تەنها 2 مامۆستا لە کۆی 7 مامۆستا 2 مامۆستامان پەیوەندی نەکردوتەوانێ و دەوام ئاساییە ڕە و خشتەمان داناوە و بە پێی ڕێنمایەکان و قوتابی 6 ڕۆژ داوامەکات و مامۆستایان بە پێی توانە ئۆفمان بۆ داناوە قوتابخانەکەمان لە 12وانێکەوە قوتابخانە کراوەتەوە بە تێکڕایی دەنگی هەموو مامۆستایان کەوا پیان باش و بایکۆت بشێنرێ بۆی خزمەتی مناڵەکان بکرێت و ساڵێکی خوێندی مناڵان بە فیڕۆ نەچێت لێرانەوە پێم خۆشە دەستخۆشی و بەخێراتنەوەی سەرجەم مامۆستایان بکەم لەگەڵ فەرمانبەرانە لەبەرەوەی بوێرانە بە هەماهەنگی هەموو لایەن پرۆسەی پەروەردە لە قوتابخانەکەمانە بەڕێوەچێت.